لە پشتی هەموو دیوارەکانی کارگەوە تاقوڵترین قوڵایی کانەکانی ژێرزەوی لە ناخی تاریکاییەوە دەنگێک بەرز دەبێتەوە یەکگرن. یەکی مەی ئەو ڕۆژەیە دەستی کرێکارانی هەموو جیهان بە یەک دەگات، بە یەک دەنگ، بە یەک ئاوات، بە یەک ئامانج، بۆ جیهانێک کە عەدالەت تێیدا بڵاوە. داسەکانی کێڵگەکان، چەکشەکانی کارگەکان، مێشکەکانی پڕ لە هیوا، دڵەکانی پڕ لە عیشق، یەکی ئایار ئەو ڕۆژەیە کە ناهێڵین ڕەنجی مرۆڤ بێتە مایەی سەرمایەی زۆردار. یەکی ئایار ئەو ڕۆژەیە کە ناهێڵین ڕەنجی مرۆڤ بێتە مایەی سەرمایەی زۆردار. بەشداروانی خۆشەویست و هاوڕێیانی پێشمەرگە، سڵاوتان لێبێت. لەلایەن خۆم و بەڕێوەبەرانی مەراسمی ئەمڕۆمان بەخێرهاتنتان پێدەڵێن. یەکی مەی ڕۆژی جیهانی کرێکارە. وێڕای پیرۆزبایی ئەم ڕۆژە مەزنە لە هەموو کرێکاران و لە هەموو ڕێبوارانی ڕێگای ئازادی و یەکسانی ئەمڕۆ لێرەوە کۆبووینەتەوە کە بە بۆنەی ئەو ڕۆژەوە ڕێوڕسمێک بەڕێوە بەرین کە بەرگە و بابەتەکانی ئەمانن. سەرەتا سرودی ئینتەرناسیۆناڵ، سرودی هاوپشتی کرێکارانی جیهان بڵاو دەبێتەوە. بە شوێن ئەوەدا دەقیقەیەک بێدەنگی بۆ یادی هەموو گیان بەخکردوانی ڕێگای ڕزگاری چینی کرێکار و کرێکارانی قوربانی نیزامی چاوسێنەرانی سەرمایەداری و بەتایبەت کرێکارانی گیان بەخکردووی تەقینەوەی ڕۆژانی ڕابردووی بەندەری ڕەجایی ڕادەگرین. بێدەنگیەکە بە کوپلە شیعرێک دەشکێنین. خوێندنەوەی پەیامی کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران لەلایەن هاوڕێ ڕێزان حەمیدی، ئەندامی کۆمیتەی ناوەندی، بەشێکی دیکەی بەرنامەکەمان دەبێت. بە دوای ئەوەدا سرودی یەکبەری بەیانی ئەیار لەلایەن کۆڕی سرودی مەراسمەکەمانەوە پێشکەش دەکرێت. ڕۆژی جیهانی کرێکار لە زمانی ڕۆزا لوکزامبۆرگ بابەتێکی دیکەی بەرنامەکەمان دەبێت. دوای ئەو بڕگەیە هاوڕێ ئومید دەوڵەتی بە سرودی بەرنامەکەمان دڕازێنێتەوە. بە خوێندنەوەی قەتعەیەکی هونەری سەبارەت بە ڕۆژی جیهانی کرێکار بەرنامەکەمان کۆتایی پێدێنین. ئێستاش فەرمون بۆ سرودی ئینتەرناسیۆناڵ، سرودی هاوپشتی چینی جیهانی کرێکار. شعر و ئاهەنگی ئەم سرودەش هی ئۆژن پۆتیە، کرێکاری شۆڕژگێڕی کۆمۆنی پاریس، یەکەم حکومەتی کارگەری جیهان کە گیانیشی لەو پێناوەدا بەخت کرد. هۆزی بەشمەیناتان بیلانی برسێتی دنیا ناتان و ڕێبیر و باوارمان کرمژنی تریش خاراسا تەنورای ئاخری نەهاسن بە هەڵی پێ چیندەورەی کۆن ڕابین و ژێر و ژورکەنجیان ئێمەی هیزبین بەگشت. دەقیقەیەک بێدەنگی بۆ یادی هەموو گیان بەختکردوانی ڕێگای ڕزگاری چینی کرێکار و هەموو کرێکارانی قوربانی نظامی چاوسێنەرانەی سەرمایەداری و بەتایبەت کرێکارانی گیان بەختکردووی تەقینەوەی ڕۆژانی ڕابردووی بەندەر ڕەجایی ڕادەگرین.
دەستەکانی کە دنیایان دروست کرد ئەو دەستانەی خۆر و مانگیان هەڵگڵتووە، دەستەکانی کە دەریا و چیایان ناسیوە ئەمڕۆ کۆ دەبنەوە لە یەکی مەیدا، شاخ بە شاخ، دەشت بە دەشت، کرێکاران کە بەندی کوێلەتیان پچڕاوە، دەنگیان بەرز، هەنگاویان تند، ئاڵای ئازادیان بەرز کردوەتەوە، ڕووباری ماندووبوون، کێڵگەی ئارەقە، پردی تنگانە، دیواری کارخانە، هەموو شایەدن، کرێکار مانای ئینسانە، یەکی مەی ڕۆژی جەژنی دەستەکانە. ئێستاش داوا دەکەین لە هاوڕێ ڕێزان بێت بۆ پێشکەشکردنی پەیامی کۆمیتەی ناوەندی حزبی کۆمونیستی ئێران سەبارەت بە یەکی مەی ڕۆژی جیهانی کرێکاران. میوانە بەڕێزەکان، هاوڕێانی پێشمەرگە، ئەم کاتتان باش بەخێر بێن بۆ مەراسمی ڕێزلێنانی لە یەکی ئەیار ڕۆژی جیهانی کرێکار. عزیزان، هەروەکەوەکە خۆتان ئاگادارن پەنجشەممە یەکی ئەیار ڕۆژی جیهانی کرێکار بوو. چینی کرێکاری ئێران لە بارودۆخێکدا بە پێشوازی ئەم ڕۆژە مەزنە جیهانیە چووکە. گوشارە ئابوووریەکانی سەرچاوگرتوو لە بێکاری بەربڵاو، هەڵاوسانی لە ڕادەبەدار، حەقدەستی کەمتر لە هێڵی هەژاری مطلق و بارودۆخی نالەباری کار ژیانی لە کرێکاران و بنەماڵەکانیان تاڵ کردووە. لە کۆمەڵگایەکدا کە ڕژیمی ئیسلامی بۆ کرێکاران و زەحمەتکێشانی دروست کردووە، نەک هەر شاهدی دیاردەیەکی وەک چەند پیشەیی، نەبوونی گرێبەستی کار، ناسەقامگیری کار، نەبوونی بیمەی تەندروستی و بێکاری، خەوتن لە ناو گۆڕستان و لە ناو ئۆتۆبوسەکانین، بەڵکو لە ئاستێکی بەربڵاودا لەگەڵ دیاردەیەک وەک فرۆشتنی گلێنەی چاو، گورچیلە و فرۆشتنی منداڵی ساواژ بەرەوڕوو دەبینەوە کە گشت سنوورەکانی مرۆڤایەتی و شارستانیەتیان تێپەڕاندووە. لە بەرامبەر ئەم بارودۆخەدا بەرپرسانی حکوومەتی و سەربازی، ئاغازادەکان و ئەو سەرمایەدارانە دەبینین کە بە بەهای هەژار ڕاگررتنی زۆربەی هەرە زۆری کرێکاران و زەحمەتکێشان سەرۆک و سامانێکی زۆر و زەوەندیان کەڵەکە کردووە و ژیانێکی ئەفسانەیان بۆ خۆیان دروست کردووە. سەرەرای ئەو دۆزەخەی کە حکوومەتی ئیسلامی ئێران خۆڵقاندوویەتی، چینی کرێکاری ئێران نەک هەر تەسلیمی ئەم بارودۆخە نامرۆڤانە نەبووە، بەڵکو بە درێژەدان بە خەبات و تێکۆشانی خۆی ڕۆڵی سەرەکی لە بزوتنەوەی ناڕزایەتی و داواکاری تەوەرەکان لە پێناوگۆڕینی ئەو دۆخە ئێستا دەگەڕێت. مانگرتن و ناڕزایەتیەکانی کرێکارانی نەیشەکەری هەفتەپە، فولاد، بەشە جیاوازەکانی پیشەسازی نەوت و پێترۆشیمی، ڕێگای ئاسن و هەروەها ناڕزایەتیەکانی خانەنشینان، دادخوازان، مامۆستایان و پەرستاران و خەباتی بەرچاوی ژنان لەم ساڵانەی دواییدا نمونەی بەرچاوی ئەم بزوتنەوە ناڕزایەتیان. ئەم خەباتانە ئەگەرچی هیچ کات بە ئاکامێکی ئەوتۆی ئابووری نەگەیشتون، بەڵام ئاستی وشیاری چینایەتی کرێکاریان بەرز کردوێتەوە و ئەوانی بۆ خەباتی لێبڕاوانەتر لە داهاتوودا ئامادە کردووە و هەروەها لە هەندێک بواردا ڕژیمی ئیسلامیان ناچار بە پاشەکشە کردووە. گرنگی خەباتی ئێستای چینی کرێکاری ئێران لەوەدایە کە لەسەر بەستێنی گۆڕانکاریەکی سیاسی و کۆمەڵایەتی بە فراواندا بەردەوامە. ئەم خەبات و ناڕزایەتانە لە درێژەی ئاخێزی شۆڕژگەڕانەی ژن ژیان ئازادیدا لە ئارادایە و داخوازیە ئابوووریەکانی کرێکاران لەگەڵ داخوازە سیاسی و کۆمەڵاتیەکانی چین و توێژە ناڕزایەتیەکانی کۆمەڵگا ئاوێتە بووە. لە بارودۆخێکدا کە کۆماری ئیسلامی هەر چەشنە ڕەخنە و ناڕزایەتیەک وەک هەڕەشە بۆ سەر دەسەڵاتەکەی دەبینێت، هەر بزافێکی ناڕزایەتی کرێکاری بەکردەوە دەبێتە خەباتی سیاسی لە دژی ڕژیم. ئەگەرچی بزوتنەوەی کرێکاری ئێران خاوەن ڕێکخراوی جەماوەری و ڕێبەرایەتی سەرتاسەری نییە، بەڵام بزوتنەوەی مانگرتن و ناڕزایەتی کرێکاران بەسنێکی گونجاوی بۆ زاڵبوون بەسەر ئەم کەم و کۆڕیانەدا پێکهێناوە. لە ناخی ئەم بزوتنەوەیەدا نەوەیەک لە هەڵسوڕاوان و ڕێبەرانی کرێکاری سەریان هەڵداوە کە ڕۆڵێکی گرنگ لە ڕێکخستن و بەرەو پێشبردننی خەباتی کرێکاریدا دەگێڕن. کرێکاران لە ڕوتی ئەم خەبات و ناڕزایەتیانەدا لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ خاوەنکاران و دەوڵەت
بۆ ئاگایە دەگەنکە بۆ دەستەبەرکردنی ژیانێکی شایستەی مرۆڤ نەک هەر دەبێت لە کۆماری ئیسلامی تێپەڕ بن بەڵکو دەبێت پەیوەندە سیاسی و چینایەتە زاڵەکانیش بگۆڕن. بەڵام خەباتی چینی کرێکار لە پێناو ڕزگاربوون لە ستەم و چەوسانەوە خەباتێکی جیهانیە. سیستەمی سەرمایەداری جیهانی بە پێچەوانەی ئەوەی کە بانگەشەی بۆ دەکرا نە برسیەتی لە ناوبردوو نە خوشگوزەرانی بۆ مرۆڤەکان بە دیاری هێنا و نە ئیمکان و دەرفەتی دەستڕاگەیشتنی هەمووانی بە پەروەردە و بێهداشت و دەرمان فراهەم کرد و نە دموکراسیشی پتەوتر کرد. ئەمڕۆ بە ئاشکرا دەبینین بازاڕی ئازاد کە سەرمایەداری شانازی پێوە دەکرد جێگای خۆی داوە بە یاسای دیکتەکراوی کەیخودای جیهان واتە ئەمریکا. شەڕەبێ کۆتاییەکان لە ناوبردنی زەوزار و دارستانەکان بەکارهێنانی بێسنووری سوتەمەنی فوسیلی و پەرەسەندنی بەرهەمهێنانی چەکی کۆمەڵگۆژ جیهانیان لەگەڵ کارەساتێکی ژینگەهی بەرەوڕوو کردوەتەوە. بێهداشت و دەرمان لە بڕی خزمەت بە باشترکردنی ژیانی مرۆڤ خەریکە ببێت بە پیشەسازیەک بۆ بەدەستهێنانی قازانج کە زۆربەی هەرە زۆری کرێکاران و زەحمەتکێشان بەتایبەت لە ناوچە پراوێزکەوتەکانی جیهان لێ بێبەشن. مافی مرۆڤ کە سەرمایەداری سەردەمانێک بە بیانووی ڕەچاوکردنی گەلێک شەڕی لەسەر بەرپا بوو ئێستا لەلایەن خودی وڵاتانی ڕۆژاواوە پێشل دەکرێت و لە بەرچاوی هەمووان ئیسرائیل غەزەی کردووەتە دۆزەخ و هەزاران ژن و منداڵی بێدفاعی خەڵتانی خوێن کردووە. مافی پەنابەران خەریکە بە تواوی پشتگوێ دەخرێت و حەزبە ڕاستە بورژواییەکان لە ئامریکا و ئەوروپا و تەنانەت لە ئێرانیش بە پێ تئۆریەکی ڕەگەزپەرستانە پەنابەران بە هۆکاری سەرەکی قەیرانی ئابووری سەرمایەداری ناو دەبەن. ژنان، کەمینەکان و نەتەوە ژێردەستەکان هەرچی زیاتر کەوتونەتە ژێر گوشار و سەرکوتکردن و لە خەباتێکی بەردەوامدان لە پێناو بەرگریکردندا دەستکەوتەکانی تا ئێستایان. کێبڕکێ جەمسەرەکانی سەرمایەداری و ئەو شەڕە بازرگانیەی کە دەستیان پێکردووە گوێ زەویان هەرچی زیاتر بۆ دانیشتوانەکەی نائەمن کردووە. لە بەرامبەر ئەم ڕادەیە لە ستەم نایەکسانی و کارەساتانەدا کە سەرمایەداری خوڵقاندوویەتی خەبات و تێکۆشانی بەرفراوان لە حاڵی شکڵگرتندایە. لە ئەمریکا ملیۆنان کەس لە دژی سیاسەتەکانی ئۆلەگاریشی دەسەڵاتدار دەستیان داوەتە ناڕزایەتی و خۆڕاگری. لە ئەوروپا ڕۆتی چەپ و کۆمونیستەکان خەریکن خۆیان بۆ خەبات و خۆڕاگری ئامادە دەکەن. لە تورکیا خەبات لە دژی ئەردوغانی دیکتاتۆر کەوتووەتە ڕێ. لە ئێران ئاخێزی شۆڕشگێڕانەی ژن ژیان ئازادی لە بوارە جیاوازە سیاسی کۆمەڵایەتەکانە بەردەوامە. لە بارودۆخێکدا کە کرێکاران لە سەرتاسەری جیهان و لە ئاستێکی گشتیدا لەگەڵ کێشە و ئاڵنگاری هاوشێوە بەرەو ڕوودەبنەوە تەنها بە یەکیەتی و هاپشتی نێونەتەوەی دەتوانرێت هێرشی کۆنەپەرستی سەرمایەداری جیهانی بۆ سەر ماف و ئازادی و دەستکەوتەکانی چینی کرێکار تێک بشکێنرێت. ئێمەش لەم گۆشەی جیهانەوە لە ڕۆژی جیهانی کرێکاردا هاوپشتی و هاوخەباتی خۆمان لەگەڵ کرێکاران و خەڵکی هەژار و زەحمەتکێش لەسەر تاسەری جیهان ڕادەگەین و لەسەر پێویستی یەکگرتووی و هاوپشتی جیهانی کرێکاران جەخت دەکەینەوە. ئێمە خوازیاری کۆتایی هێنان بە ملیتاریزم، شەڕخوازی، سیاسەتی داگیرکاری، کوشتاری بە کۆمەڵی خەڵکی بێدفاعی غەزا لەلایەن دەوڵەتی جنایەتکاری ئیسرائیل و کۆتایی هێنان بە دەستدرێژی و داگیرکاری ڕووسیا بۆ سەر ئوکراین و هەروەها وەستانی شەڕی ئوکراینین کە زیاتر لە 1 ملیۆن مرۆڤ لە ناوی بردووە و وڵاتێکی خستووەتە ناو ئاگر و خوێنەوە. ئامانجی کۆتایی خەباتی چینی کرێکار بریتیە لە بنیاتنانی کۆمەلگایەکی سۆسیالیستی کە تێدا سەرجەم مرۆڤەکان ئازاد و یەکسان و لە خوشکگوزەرانیدا بژین. کاری کرێگرتە هەڵبوەشێتەوە و چەوسانەوەی مرۆڤ بەدەستی مرۆڤ کۆتایی پێبێت. لە ئاوا کۆمەلگایەکدا ئامانجی بەرهەمهێنان نەک بەدەستهێنانی قازانج بەڵکو بریتی دەبێت لە دابینکردنی پێداویستیەکانی مرۆڤ و کار لە دۆخی ناچاریەوە دەبێت بە کارێکی دڵخوازانە لە ڕووی هەستکردن بە بەرپرسایەتی بەرامبەر بە کۆمەلگا.
بەڵام گەیشتن بەم ئامانجا پێویستی بە بەشداری چالاکانی چینی کرێکار هەیە لە شۆڕشێکی کۆمەڵایەتیدا، شۆڕشێکە تێدا جەماوەری ژنان و پیاوانی کرێکار هاوپەیمانەکانی خۆیان سەبارەت بە ڕاوبۆچوونی خۆیان و ویست و داخوازی سیاسیەکانیان بە قەناعەت بگەین و لەم ڕێگەوە ڕۆڵی سەرەکی بگێڕن. ئێمە دەزانین کە ئیمکانی گەیشتن بە ئاوا کۆمەلگایەک بە ڕووخاندنی شۆڕش گێڕانی کۆماری ئیسلامی فراهەم دەبێت. بەڵام لە هەمان کادا پێویستە بە مەبەستی ڕێگریکردین لە تێداچوونی جەستەئی و دەرونی کرێکاران لە ڕۆژی جیهانی کرێکاردا جارێکی تر لەسەر هەنووکەترین داخوازیەکانی چینی کرێکار جەخ بکرێتەوە کە بریتین لە زیادکردنی حەقدەستەکان بە ڕێژێکی ڕاستەقینە و گونجاو لەگەڵ تێچووی سەبەتی بژێوی بنەماڵە، دابینکردنی ئەمنیەتی کار و هەڵوەشاندنەوەی گرێبەستی کاتی کار، دروستکردنی ڕێکخراوی سربەخۆی کرێکاری و ئازادی چالاکی سەندیکایی، نەهێشتنی جیاوازی و نایەکسانی لە پێدانی ماف و حەقدەستەکان، باشترکردنی هەلومەرجی کار و ئەمنیەتی شوێنی کار، دابینکردنی شوێنی نیشتەجێبوونی هەرزان و گونجاو بۆ کرێکاران، باشترکردنی خزمەتگوزاری تەندروستی و دەرمان و بیمەی کۆمەڵایەتی، ئازادی مانگرتن و ڕێکخستن، ئازادی خێرا و بێشەرت و مەرجی سەرجەم هەڵسوڕاوانی کرێکاری و زیندانیانی سیاسی و هەڵوەشاندنەوەی سزای ئێعدام، یەکسانی تەواوی ژن و پیا و بەهرەمەندبوون لە مافی یەکسان بۆ کاری یەکسان، دابینکردنی بیمەی بێکاری بۆ کرێکارانی لەسەر کار و بێکار، هەژمارکردنی کاری ناوماڵی ژنان وەک کار و لە چوارچێوەی یاساکانی کاردا، کۆتایی هاتنی هەڵاواردنی ڕەگەزی لە شوێنی کار و هەڵوەشاندنەوەی سەرجەم ئەو یاسانەی کە دەستڕاگەیشتن بە هەڵبژاردننی ئازادانەی کار سنووردار دەکات و هەروەها قەدەغەکردنی کاری منداڵان. ئازیزان، لە ڕۆژی جیهانی کرێکاردا بە نوێکردنەوەی پەیمان لەگەڵ ئامانجەکانی چینی کرێکار بڕیاری خۆمان بۆ خەبات لە دژی هەژاری، هەڵاواردن، نایەکسانی، گەندەڵی، ئاپارتایدی ڕەگەزی، زۆرکردنی ئازادی سیاسەکان، سەرکۆت، زیندان، ئەعدام و خەباتی بێوچان لە پێناو بنیاتنانی کۆمەلگایەکی سوسیالیستی کە بەدەستی بەرهێزی چینی کرێکار ممکن دەبێت ڕادەگەینن. حزبی کۆمۆنیستی ئێران وێڕای پیرۆزبایی هاتنی یەکی ئەیار لە سەرجەم کرێکاران ڕێز دەگرێت لە هەموو ئەو تێکۆشانی بوێرانە و ماندوونەناسانەی ڕێکخەرانی مانگرتن و ناڕزایەتی کرێکاریەکانی ئەو ساڵە دژوارە و ئەستەمەکە تێمان پەڕان. هەرگش لە ناو دەستی زبری کرێکاردا نهێنی دروستکردنی جیهان شاراوەیە. ئەو دەستانە کە بەردەکانیان کردووە بە ڕەمزی هونەر، ئاسنیان کردووە بە کەرەستەی پێشکەوتن، خاکیان کردووە بە نانی سەرسفرە. لەم ڕۆژەدا کرێکاران بەرزیە و دەستانە دەنرخێنن، ئەو دەستانەی کە لە خەفەتدا ڕەش هەڵگەڕاون، بەڵام لە نێویاندا ڕووناکی بەیانی نوێی شاراوەیە. ئێستا ژەوڕێیان فەرموون بۆ پێشکەشکردنی سرودی بەری بەیانی ئایار. شقامی شاران شقیب کەڵای سەرمایەداران زنجیری کۆنی هەزاران ساڵە لە پچرە و جادو و حۆکمی بەتاڵە کرێکارین ئاتوینە مەیدان ئەڵێن هەرکارە ئینسانی خوڵقان سەد ساڵە ئەڵێن ئەمە بڕیارە
بڕیاری ڕۆژی یەکی هەیارە یەکی هەیارە کرێکارانی جیهان یەکگرن یەکگرن چەقی چاران وس لەدەست خۆگرن لەدەست خۆگرن چەقی چاران وس لەدەست خۆگرن بەرهەم هێنەری بەژێوی ئینسان پەرۆلیتاریان چینی شۆڕژوان سەد ساڵ و سەد جار کەوتن و هەستان دیسان قەیمتر هەستان و هەستان شۆڕێشی مەزنی ئۆکتۆبری خوێنی شۆڕێشی من بوو ڕێبازی لێنین کرێکارین هاتووینە مەیدان ئەڵێن هەرکارە ئینسانی خوڵقان سەد ساڵاڵێن ئەما بڕیارە بڕیاری ڕۆژی یەکی ئەیارە یەکی ئەیارە کرێکارانی جیهان یەکگرن یەکگرن چەرخی چاران وس لەدەست خۆگرن لەدەست خۆگرن چەرخی چاران وس لەدەست خۆگرن ساڵ بە ساڵ زەینم ڕۆشنتر ئەکەم لە بۆ ڕەباری خۆم حەزر ئەکەم هەموو ساڵێکی ژەوەڵی ئەیار هەڵی دەبژێرم گشت دەستکەوتی پار ئەمپریالیزم و فرسەت پەرەستم کە پێیان وابوو مێژوویان وەستان کرێکارین هاتووینە مەیدان ئەڵێن هەرکارە ئینسانی خوڵقان سەد ساڵاڵێن ئەما بڕیارە بڕیاری ڕۆژی یەکی ئەیارە یەکی ئەیارە کرێکارانی جیهان یەکگرن یەکگرن چەرخی چاران وس لەدەست خۆگرن لەدەست خۆگرن چەرخی چاران وس لەدەست خۆگرن سرم مرزا سرمایه‌داری دێنەما لەرزا بلەرزنگا شاڕووناکەس و یەک دەگرین لە دەوراوی سووری خۆ پشتم بگرن و دەستخەنە دەسم بەرەو سۆسیالیزم ڕێچکە بەستم کرێکاری هاتووینە مەیدان ئەڵێن هەرکارە ئینسانی خوڵقان سەد ساڵاڵێن ئەما بڕیارە بڕیاری ڕۆژی یەکی ئەیارە یەکی ئەیارە کرێکارانی جیهان یەکگرن یەکگرن چەرخی چاران وس لەدەست خۆگرن لەدەست خۆگرن چەرخی چاران وس لەدەست خۆگرن یەکی مەی ئەو ڕۆژەیە کە کرێکار بیر لەوە دەکاتەوە نەک تەنها جیهانێکی داهێناوە بەڵکو دەتوانێت جیهانێکی نوێترێش دابهێنێت. لە یەکی مەیدا کرێکاران وەبیر جیهان دێننەوە کە شارستانێک بەبێ دەستی ئەوان هەناسەی بۆ ناکێشرێت. ماندووبوونی زمانی هاوبەشی کرێکارانە، گۆرانی ئازادی سرودی یەکگرتوویانە. یەکی مەی بەرزترین نۆتی ئەم گۆرانیەیە. ڕۆژی جیهانی کرێکار لە زمانی ڕۆزا لۆکزامبۆرگ ڕێبەری ماندوونەناس ئەو ڕێبەرەی گیانی لە پێناو ڕزگاری چینی کرێکاردا بەخت کرد. لە ساڵی 1856 دا کرێکاران بڕیاریاندا
وەکو سەرەتایەک بۆ سەلماندنی 8 سەعات کار لە ڕۆژێکدا لە ڕۆژێکی دیاریکراودا کار بوەستێن و لە دەوری یەکتر کۆ ببنە و جەژن و خۆشی بکەن. کرێکاران ڕۆژی 21 مانگی ئەوریلیان وەک جەژنی 8 کاتژمێر کار لە ڕۆژێکدا دیاری کرد. لە سەرەتادا کرێکارانی ئوسترالیا ئەم ڕۆژەیان تەنها بۆ ساڵی 1856 لە بەرچاو گرتبوو. بەڵام ئەمە یەکەمین جەژن نەبوو کە کاریگەریەکی زۆر قوڵی لەسەر کۆمەڵانی کرێکاری ئوسترالیا هەبوو و ئەوەندە ورەی ئەوانی بۆ جوڵانەوەی نوێتر بەرز کردەوە کە بڕیاریاندا هەموو ساڵێک ئەم ڕۆژە جەژن بگرن. بەڕاستی چ شتێک زیاتر لە وەستانی کار بە بڕیاری خودی کرێکاران دەیتوانی ورە و باوەڕ بە هێزی خۆیان بەم شێوەیە لە کرێکاراندا بەرز بکاتەوە. چ شتێک دەیتوانی بەم شێوەیە کۆیلە هەتایەکانی کارگە و کارخانەکان زیاتر لە ڕێپێوانی سوپای کرێکاران ئازایەتی و بوێری ببەخشێت. بەم شێوەیە بیرۆکەی جەژنی کرێکاری بە خێرایی پەسەند کرا لە ئوسترالیاوە دەستی پێکرد بۆ وڵاتانی تر و پەرەیسەن تا ئەوەی لە کۆتاییدا هەموو کرێکارانی جیهانی گرتەوە. سەرەتا کرێکارانی ئەمریکا ئەزموونی کرێکارانی ئوسترالیان درێژە پێدا و لە ساڵی 1886دا بڕیاریاندا کە یەکی مانگی مەی ڕۆژی وەستانی سەرتاسەری کار بێت. 200,000 کرێکار کاریان بەخشی و 200,000 کرێکار کاریان بەجێ هێشت و دوای چەسپاندنی 8 سەعات کار لە ڕۆژیان بەرز کردەوە. پاشان بۆ چەند ساڵێک پۆلیس و دەزگای قەزایی ڕێگر بوون لە دووبارەبوونەوەی خۆپیشاندانی کرێکارانی ئەمریکا لە ئاسێکی ئاوادا. لەگەڵ ئەوەشدا لە ساڵی 1888دا کرێکاران بڕیاریاندا کە ڕێوڕەسمی یەکی مانگی مەی دووبارە جەژن بگرن و بەرواری ڕێوڕەسمی داهاتویان یەکی مانگی مەی ساڵی 1890 بێت. بەهێزترین دەربڕین و دەرکەوتنی ئەم بزوتنەوەیش لە کۆنگرەی نێونەتەوەی کرێکاران بوو کە لە ساڵی 1889دا بوو. ئەم کۆنگرەیە بە بەشداری 400 نوێنەر بڕیاریدا کە 8 سەعات کار دەبێت لە سەرووی داواکاریەکانی کرێکاران بێت. دوای ئەوە نوێنەری یەکێتیەکانی فەڕەنسا لاوین لە ناوچەی بۆردۆ بە پێشکەشکردنی بڕیارنامەیەک داوای لە کۆنگرە کرد کە وەستاندنی کار لە ڕۆژی یەکی مانگی مەی بۆ ئەم مەبەستە لە دەستوری کاری هەموو کرێکارانی جیهاندا بێت. پاشان نوێنەری کرێکارانی ئەمریکا بە پشتگیریکردنی پێشنیاری هاوڕێی کرێکاری خۆی داوای لە کۆنگرە کرد کە کرێکاران لە یەکی مانگی مەی ساڵی داهاتوو واتە 1890 دەست بدەنە مانگرتنی گشتی. بەم شێوەیە کۆنگرەی ئینتەرناسیۆناڵ لەسەر یەکی مانگی مەی وەکو جەژنی کرێکاران بڕیاریدا. لە سەرەتاوە کەس نەیدەتوانی پێشبینی بکات کە ئەم بیرۆکەیە بەم ئاسانیە دەتوانێت سەرکەوتوو بێت و بە خێرایی لەلایەن هەموو چینی کرێکارەوە جێبەجێ بکرێت و هەموو ساڵێک و بە شێوەیەکی هەمیشەیش بەڕێوە بچێت. یەکی مانگی مەی بانگەوازی بۆ داواکاری 8 سەعات کار لە ڕۆژێکدا دەکرد. بەڵام تەنانەت دوای ئەوەی کە کرێکاران بەم داواکاریە گەیشتن یەکی مانگی مەی کۆتایی نەهات. هەتا خەباتی کرێکاران دشی بۆ شوازی و چینی دەسەڵاتدار بەردەوامە هەتا کرێکاران بە هەموو داواکاریەکانیان دەگەن یەکی مانگی مەی ڕۆژی دەربڕینی ئەم داواکاریانە دەبێت. کاتێکیش ڕۆژانی باشتر دێن کاتێک چینی کرێکاری سەرتاسەری جیهان ڕزگاری خۆی بەدەست دەهێنێت. ئەو کاتەش بێگومان مرۆڤایەتی ڕۆژی یەکی مانگی مەی بۆ بیرەوەری ئەو مێنەتانەی کە لە پێناو ڕزگاریدا بەسەری هاتووە و ئەو خەباتانەی لێبراوانە بەڕێوەی بردوون هەروە جەژن دەگەڕێت. ئێستاش نۆبەی سرودێکی دیکەی بەرنامەکەمانە کە لەلایەن هاوڕێ ئومید دەوڵەتی پێشکەش دەکرێت. هاوڕێ ئومید فەرمووی. Yeki era fula şey puri komanda
بەیانە بەیانی ئەیار جەژنی یەکێتی چینی کرێکار دژی فسفۆری هەوانە کردو ئەوەین سەرنجام ئەمەین سەرکەوتو دڵت بسپێرا بە مۆژدەی مێژوو بەڕۆین بەرەو پێش بەڕۆین بەرەو پێش دڵت بسپێرا بە مۆژدەی مێژوو بڕۆین بەرەو پێش بڕۆین بەرەو پێش بەری بەیانە بەیانی ئایار جەژنی یەکێتی چینی کرێکار بەری بەیانە بەیانی ئەیار جەژنی یەکێتی چینی کرێکار لەژێر پرشنگی زێڕینی خۆرا ڕەنگێکی تازەی گرتووە ئاسمان ڕەنگی گرگر ڕەنگی خەوەن خوێنی ڕژاوی کۆمۆنارەکەن بەرەو پێشەچین تا دوژمنانی ئازادی و جوانی لەژێر پێمانە وردووە دەهاڕین بەری بەیانە بەیانی ئەیە جەژنی یەکێتی چینی کرێکار بەری بەیانە بەیانی ئەیار جەژنی یەکێتی چینی کرێکار یەکیمەی ڕۆژی پەیمان نوێکردنەوەیە پەیمانێک لەگەڵ خەباتی ڕابردوو ڕێبوارە ماندووەکان و ئاواتی داهاتوو لەم ڕۆژەدا کرێکارانی جیهان بەڵێن دەدەنەوە کە بە یەکگرتووی بمێننەوە چونکە بەس دەستی یەکگرتوو دەتوانێت زنجیرەکان بپچڕێنێت یەکی ئایار دەرخەری ئەو ڕاستیەیە کە پردی نێوان نەتەوەکان چینی کرێکارە ئەو چینەی کە لە هەر کوێی جیهان بن برای یەکن و خەمیان هاوبەشە یەکیمەی ڕۆژی بیرهێنانەوەیە کە مرۆڤایەتی لەسەر شانی ئەو کەسانە ڕاوەستاوە کە هەندێک جار دیار نین بەڵام هەمیشەی هەن ئامادەبوانی بەڕێز بەشی یەکەمی بەرنامەکەمان لێرەدا کۆتایی پێدێت بەشی دووهەمی بۆ شایی و خۆشی ئێوەی ئازیزان دیاری کراوە سپاس بۆ بەشداریتان ماندوو نەبن جوانەکەی بۆن خۆشی باو خەڵی تۆ گوڵە جوانەکەی بۆن خۆشی باو خەڵی هەر کەسێ بتبینێ ئەچیتە ناو دڵی هەر کەسێ بتبینێ ئەچیتە ناو دڵی ئەینۆشم بە خۆشی ئەو مەستی چاوانە ئەینۆشم بە خۆشی ئەو مەستی تۆش بینۆش بە خۆشی ئەم دڵە دێوانە تۆش بینۆش بە خۆشی ئەم دڵە دێوانە تۆ گوڵی تۆ گوڵی گوڵیت بەڕای گوڵی تۆ گوڵی تۆ گوڵی گوڵیت بەڕای گوڵی تۆ گوڵە جوانەکەی بۆن خۆشی باو خەڵی تۆ گوڵە جوانەکەی بۆن خۆشی باو خەڵی هەر کەسێ بتبینێ ئەچیتە ناو دڵی هەر کەسێ بتبینێ ئەچیتە ناو دڵی